بەڕێزان کاگومێت ئەحمەدمان لەگەڵدا ئەندازیاری کشت و کاڵی دەمانەوێت سەبارەت بە جۆری هەنارەکان قسەمان بۆ بکات. کاگومێت سڵاو دەبێت. ئەسڵاو لە ئێوەش بەخێر بێت. ئەگەر بمان باسکەی جۆری ئەو هەنارانە کە عەرز کراون چ جۆرە هەنارێکە؟ بەڵێ ئەمە یەکەمیان ئەمە هەناری شیرینی یەمەنی پێڵێن، هەنارێکە تازە هاتووەتە سنوورەکەمانەوە کەم جوتیار ئەیناسن. دووسێ باخێکمان هەیە لەم شکڵە، ئەمە هەناری یەمەنیە. ئەمە هەناری ئەمریکیە، وەندەرفۆڵی ئەمریکیە. ئەمە هەنارێکە ماوەیەکی ئەوە 15 ساڵێک هاتووەتە سنوورەکەمان. تا ڕادەیەکی باش ناوەکەی زۆر ڕەش و جوانە لە ڕووی پێکاتەوە ناوە، بەڵام تامولەزەتی وەکو هەنارە ساڵەکانەکەی خۆمان نییە. ئەمە هەنارێکە تا ڕادەیەک مقاومی ناوی سووری جوانە، زۆر جوانە ناوەکەیەوە. تقریبا ئەوە سوورە بێ وەکو ڕەش دەرەکەوێت، ئەوە کەمتر تووشی نەخۆشیە بێ، پێسەکەیشی ئەستورە، بەڵام مقاومی بەرامبەر سەرما کەمە. وەکو لەگەڵ کەشەوەی کوردستان ساڵانی کە سەرما زۆر نەبێ تایبەتی بەهاران وەزعی باشە، بەڵام ساڵانی کە سەرما زۆر بوو وشکبوونی تیا زۆرە. ئەمە کەوە هەنارە ئەسلی هەناری هەڵەبجەیە و ئەم سنوورە ئەمە یەکێکە لە کۆنتترین جۆرەکانی هەنار. کاتی خۆی لەم سنوورا بەس ئەم جۆرە هەنارە هەبووە کەوە هەنار ئەمە هەتاوەکو نزیکی زستان اینجا پێیەگات، ئەگینا زۆر ترشە. کاتی خۆشی ڕوبەهەنار هەر لەمە کراوە، بۆیە ڕوبەهەناری کۆن زۆر ترش. هەنارێک ڕاستان و قەدیمیە. ئەمە زۆر قەدیمیە، لە هەموو هەنارەکان لە سنوورەکە قەدیمی تر. ئەمە ئەسلی بڵێم هەناری ئەم سنوورە کاتی خۆی ئەم جۆرە هەنارە لەوێ شاندێکی لێە. ئەمە مەلەسیە، ئەمە تقریبان هەنارێکی ترشە، زۆر گەورە نابێت و زۆر سەرنجڕاکێش نییە، چونکە هەنارێک نییە زۆر حەجمی خۆی گەورە بکات و بەڵام لە سنوورەکە هەیە و خەڵک ئەیناسێت. ئەمە لاڕەشی پێڵێن بە حکمی ئەوەی کە ئاوا خاڵی ڕەش لێ ئەداد. ئەمە سووتانەوە نیەر خۆی پێکاتەی هەنارەکە ئەگەر هەنارێکی ئەوە خاڵی ڕەشی لەسەر دروستە بێت پەیوەندی بەوە نییە کە تاولیدا نەخێر. ئەمە هەر پێڵێن لاڕەشی پێڵێن هەنارێکە دەنگەکەی ناوی سوور نابێت، هەر بە سپێتی مێنێتەوە، بەڵام هەنارێکی زۆر ئاودار و خۆشە، زۆر ئاودارە. بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵک ئەگەر کەم یان بەر خەڵکی سنوورەکە ئەیناسن، بۆیە لە دەرەوەی ئەم شارە قیمەت ناکات و نرخی نییە، بەس خۆمان ئەیناسینە کە نازان هەنارێکی زۆر بە لەزەت و ئاودارە و لاڕەشی پێڵێن. ئەمە هەنارە ترشە، تقریبا وەکو کەوە هەنار وایە، هەنارێکی ترشە تا درەنگانێکی وەرز پێ ناگات، دارەکەی تا ڕادەیەک دڕکاویە، ینی وەکو هەنارێکی دێمی وایە. تقریبا ئەمانە خۆماڵینەوە چێ زۆر جار لە ئەسەری بوونی تۆوە سەوز بوون لە سنوورەکە. ئەمە زۆر بۆ ترشا و کێشی ترشا و یا ڕوبەهەنار ئەتوانن ئەمانە زۆر ڕوبەهەنارەکەی ترش دەرەچێت. بەڵێ ئەمە هەناری ترشی ناو سوورە، ئەمە ژەر ترشە، جۆرێکە هەر لە ترشە، بەڵام ئەمەیان تقریبان کاڵترە، ئەمە ناوەکەی زۆر سوورە بێت، بەڵام ئەمەیان تقریبان ئەمانە هەمویانە پێکاتەی هینیان بەکارێنانیان. بەڵێ تقریبان سەر بە یەک هەزار، بەڵام جیاوازیی کەمیان هەیە لە نێوانانە. ئەمە هەناری ڕەشی پیرم کەیاڵی پێڵێن، ئەڵێن کاتی خۆی گوایە ئەفسانەیەکەیە کە کابراایکی ناودارێکی هەیە پیرم کەیاڵی دەوان، ئەمە قەڵەمێک بۆ ئاگری پێوە بۆ ناشێدیدا هەنا هەرچەند ئەمە ئەفسانەیە، بەڵام ئەمانە جۆرێکە لە هەناری ڕەش، بەڵام بەداخەوە هەنارەکە زۆر حەجمی گەورە نابێ، هەر لەو حەجمی گەورە نابێن هەیە هەر نابێ، حەجمی گەورە نابێ، زۆر بە دەگمەن هەناری گەولەی لێ یعنی تۆ وەکو ئەندازەرێک پێ دوایان ناکرێ ئەوە دەستکاری بکرێ بۆی حەجمی گەورە ئەکرێت، بەڵام ئەمە ئەوەی کە هەیە دەستکاری نەکراوە، هەر ئەسڵەکەی بەو شێوەیە کە زۆر هەنارەکەی گەورە نابێ، هەر لەو حەجمی وەسەتە ئەمێنێتەوە، یعنی نابێتە هەنارێکی. ئەمە سوورە هەناری پێڵێن یان خانمی پێڵێن، جۆرێ لە هەناری کە لە سنوورەکەمانە هەیە، ئەمیش نزیکە لە هەناری شارەبانەوە تقریبان، وەکو هەناری شارەبان وایە پێسەکەی ئەستورە، ملی هەنارەکەی زۆر ئەستورە، دمکەکەشی جوان و سوورە، بەڵام هەر تێکوڵەکەشی زۆر سوورترە لە هەنارەکانی تر، ینی لە دەرەوە سێدەکەی زۆر جوانترە، بەڵام ئەمیش زۆر هین نییە، ترشە و حەجمی زۆر گەورە نابێت و زۆر بازار پەسەند و تام و لەزەتی خۆشی نییە. دەدانەیەکمان ژمار ئێستا هەرماوە ئەمە ساڵەکانی ئەمە جوانترین جۆری هەناری سنوورەکە، یەکێکە لەو هەنارانەی کە جوانترین سەرنجی هەیەەوە، خۆشترین تامی هەیەەوە، بڕی ئاوی لە زۆربیان زیاترە و زۆر مقاومە و ئێتر ئەتوانم بڵێم خەڵکی ئەم سنوورە
گینێکی زۆریان هەیە لەگەڵ ئەم جۆرە لەگەڵ بارودۆخی زۆر لەگەڵ بارودۆخا گونجاوە بەڵام تر فتێکی زۆر بەم سنوورات تێپەڕی و هەنێ نەخۆشیە و ئینتاجی لە هەنێشن کەم بۆتە ئینا هەتا ئیساش بێڕکابەرە ئەمە ساڵەخانی بێڕکابەرە و جوانترین و بەلەزەترین جۆری هەنارە تەنانەت لەسەر ئاستی دنیا بێڕکابەرە و شتێکی زۆر دەگمە ئەمەیان کەوە هەناری شیرینە لەولا کەەوە هەناری ترشمانە بۆ هەر هەمان ڕەنگی هەبوو بەڵام ئەمەیان شیرینە ئەمە زوو پێئگات یەکێکە نەو هەنارانە کە زوو پێگەن و تامەکەیشی زۆر ئاودارە بەڵام هەروتم وەکو کەەوە هەناریتە زۆر ناوەکەی سوور نابێت هەناری شیرین ئێستا بۆ چ بەکاردێت وەڵی زۆر کەسەیە بە تایبەتی لە جنوب ئەوانە خەڵکی جنوب زۆر حەزیان لە هەناری شیرینە یعنی بەڵە عەرەب زیاتر ئەینا خۆمان خەڵکی کۆمان زۆر حەزی لە هەناری زۆر شیرینی ئەم زۆر شیرینە ئەمە کاراڵی پێڵێن ئەمی جۆرێکە تقریبن لە شکڵا لە دەرەوە لەگەڵ کەوە هەنارە زۆر ناتوانانی بە ئاسانی جیایکەیتەوە لەیەک بەڵام کاراڵی تقریبن خۆشترە و ئاودارترە و ئەم ژەرۆک و ئەوان درەنگ پێگا لە پێگەشتنا ئەمەیان زارمان شکردوی پێشەوە دوێکمانەوە سپۆنسەریەوە دۆی گوندەکەم حەزەکەم تایم بکە ئەم باریشت ئەوە بێتەوە دوای بۆم باسی ئەو دۆکێکە ماشەڵڵا هەنارەکان جۆریان زۆر بوو حەزەکەن زۆر 20 جۆرمان هەیە تقریبن لە سنوورەکە 20 جۆر هەنارمان هەیە بەڵام تر ئەوەی کە ئیسا زۆربەی باخەکانی داگیر کرد بێت هەناری ساڵەخانی و بە دەرەجە دوژ ئەمریکیەکە توانێت دوێکی خۆماڵیە چۆنە تامەکەی خۆشە وەڵا خەسیشە چمان مابوو؟ خانمیمانەوە لەگەڵ شیرینی ناوسور ئەمە هەنارە ئەمە شیرینە هەروەکو ئەو هەنارانەی پێشوو کە باسمان کە هەناریشین بەڵام ئەمە دەرەکەی سوورە دەرەوەی سوورە و بەڵام ئەوەی تر کە هەمان بوو دەرەوەی سەوز بوو شیرینەکە ئەمانەیە ئەمەیان دەرەوەی سوورە و ناوەکەشی تقریبان سوورە بێت لە حاڵەتێکی ئاسایە ڕانکەی زۆر سوور نابێ هەر خاڵێکی سپیتی ئامێنێتەوە بەڵام هەنارێکی خۆشە هەناری خانمیمان ماوە خانمی تقریبان لە هەناری شارەبانە چێ وەک لە پێشە هەنارێکی ترمان هەبوو لەم شکڵە بەڵام لە خانمیەکە حەجمی تا ڕادەیە گەورەترە بێت بەڵام ئەمە کە کەوتۆتە ناوی ئەمە ئەونی ئەمە ساڵەخانی ساڵەخانی ناسرێتەوە ئەی ناسینەوە خانمیەکە زۆر سوورە بەڵام لە ڕووی پێگاتە و خۆشیوانەوە ناتوانێت بگاتە ساڵەخانەکە ئینامی هەنارێکی تا ڕادەیەکی زۆر باسی هەناری بکەین ساڵەخانی هەر یەکەمە چونکە بەڕاستی کە لە خواردنە ئەیخۆ ئینجازانی لەکوایە خانمی لەکوای جەنابیان دازیار ئەو ساڵ بەروبوومی هەڵە بجە چۆن بوو بەگشتی بەروبوومی ئەمە باسی باخەکەین بنارەکان بە حکمیەوەی کە ئاودێریان لەسەر ئەساسی کانیاوەکانە ڕێژەی دابارینان کەم بوو هەناری بنارەکانمان زۆر باش نەبوو وشک بوو ناویان بەڵێ بەتەکی چونکە هەناری تێکە لەو دارانەی کە زۆرترین ڕێژەی ئاوی پێویستە بۆ ئاودێری ئەویش یەک تۆز کەم ئاوی تیا ڕووبدات هەنارەکەی زۆر ئەو ڕغبەتەوە ئەو شکڵە جوانەی نابێت بەڵام ئەوەی دەشتایەکان و بەرەو خوارە چونکە پشت دەبەسن بە بیر و بیری ئەم سنوورە سپاس بۆ خواکە ڕێژەیەکی ئاوی باشیەیە ئاو لە سنوورەکەمانە ئاستی مستەوای ئاو زۆر بەرزە ئەوانە بێکێشە بوون هەنارەکانیان جوان لەخوای بەزیاد بێ دەست و چاوی جەنابەت خۆش بێ مەمنونم حەزێتان کرد